سڵاو دەروون و دیاردەی ئەمڕۆ باز لە دیاردەیەکەکەین کە دیاردەیەکی تەواو سروشتی جیهانیە و لە کەمترین وڵاتەکانی دنیاە وەکو کێشە وەکو دیاردە باسەکرێ. من ێستا لە بەردەمی نەخۆشخانەی مناڵبوونی شاری هەولێرە. پرۆسەی هاتنە ناوەی یا بە دنیاکردنی نەوەیە جیا مناڵێک پرۆسەیەکی شیرین و جوانە لە دنیاە و بە چەندین مانگ ئامادەکاری بۆ کرێت. بەڵام ئەگەر ئێستا سەیری دەموچای ئەم باوکە بەڕێزانە بکەی کە لێرە وەستاون و چاوەڕێی هاتنە ژیانی مناڵەکانیانەکەن، ئەگەر نەبێتە زیارڕۆیی پێم وانییە بزەیەکی بەسیتیش، بزەیەکی پچکۆلش، بزەیەکی زۆر کەمیش لەسەر دەموچاویان هەبێ بە هۆکاری خراپی سیستمی هاتنە ژیانی مناڵ لە کوردستانە. ئێمە باز لەو دیاردەیەکەین لە دوو ڕوانگەوە. لە ڕوانگەیەکەوە باز لەواکەم کە بەشێکی زۆری خانمان کە بەو پرۆسەیە تێپەڕیون و مناڵیان بووە بۆیان نووسیوم کاڵێ قسەی وامان پێ ئەوترێت لە کاتی لەو کاتێک کە نەشتەرگەریە کری و مناڵەکەمان لە گیان ئەهێنرێتە دەر، ئەو قسانە لە خراپترین شوێنە ناکرێت. پزیشک هەیە کە وەکو نمونەی زیینوو لە بەرنامەکە باسیەکەین لە کاتی ئەو پرۆسەیە هاواری کردووە بەسەر نەخۆشە پێی و تۆ توێتی من ینی شەرمەکەم ئەو قسەیە بڵێم، بەڵام پێ و تۆ سۆزانی تۆ ئامادەی پرۆسەی سێکس پێی، بەڵام ئامادەنی 2 سەعات خۆت بگری تا مناڵەکە دێتە دەرەوە. ئەمە لە کاتێکا کە لە وڵاتە پێشکەوتەکانی دنیاە بە چەندین جۆر مامەڵەی سروشتی نازی ئەو دایکانە هەڵەگیرێکە مناڵەکانیان نێنە دنیاوە. بە دیوێکی ترا بۆ ئەم پرۆسەیە لە کوردستانە کراوە بە پرۆسەیەکی تەواو ژنانە و ژنان لە ژوورەوەن و پیاوانیش لە دەرەوە لە چاوەڕوانیان کە خۆشیان نازانن ئەم چاوەڕوانیە تاکەیە خەیانێ. پیاوان لێرە خەمی گیرفانیان بێ، خەمی بێکوالێتی بەشێک لە نەخۆشخانەکانی کوردستانیان بێ، یان خەمی ئەویان بێ ئایا هاوسەرەکانیان دۆخی تەندروستیان چۆنە کە بەشێکیان ڕویان نایە هەواڵیشیان پرسن لە بەرۆی دۆخێک گاتۆتە پێشەوە هەر ئەی بە پیا بچێتە ژووری مناڵبوونەوە. بەڕاستی لە کاتێکا کە لە وڵاتە پێشکەوتەکان باوکان خۆیان ناوچی مناڵەکانیان نەبڕن. بە خۆشحاڵیەوە بە میواناری دکتۆرە هالەت جەودەت جەواد بەڕێوەبەری نەخۆشخانەی ئافرەتان و لەدایکبوون لە شاری هەولێر ئازێت کێشە ئەم پێشەکی کە باسمان کرد هەڵبەتە ڕوبەڕووی شخصی ئەوەی ناکەینەوە، ڕوبەڕووی ئەو سیستەمەیەکەینەوە کە کوردستانی چەندین ساڵە پیاڕوە ئەگەرنا خوا نەخواستە ئێمە لە ئیش و گرنگی ئیشیەوە کەم ناکەینەوە. سواسی شتەکەم کە کاتژمێرێ لە کاتێگرین و لە بەردەمی نەخۆشخانەکەی خۆتە بوویتە میوانی دەروون دیاردە. ئازێتی کێشە دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس. دکتۆر سامان تاهر پسپۆری پزیشکی پسپۆری نەشتەرگەری جەنابی شێ بەخێر بی. ئازێتە کێشە هیوادارم بە دیوێکی ڕەخنەگرانە دیوێکی هەمووکو باوک هەمووکو دکتۆرێک بتوانین دەستخینە سەر ئەم برینە و بەلایانی پەیوەندیدار و حکومەت و وەزارەتی تەندروستی بڵین کە باشتر مامەڵە لەم دۆخا بکات کە ئێمە بەرنامەی لەسەرەکەین. بەهار عەلی قادر سلەیمانیانەوتم قایە بەهار عەلی قادر بەڕێوەبەری ڕێکخراوی ئێمە بۆ گەشەپێتانی مرۆیی و وەک چالاکوانیش جەناب لێرێ ئازێتە کێشە و لەناو بەرنامەکە کاجێرش وەکو پرۆدیوسەری بەرنامەکە لە دەرەوەی بەرنامەکە بە شێوەی ڕاستەوخۆ نەخۆشخانەیەکی ئەهلی دۆخی نەخۆشخانەیەکی ئەهلیم بۆ گوێزێتەوە و لەگەڵ وەکسپۆپ و لێدوان و لەگەڵ دروستکردنی پاکێجێکی گشتی لەسەر ئەم دۆخە. بەهارخان با لە جەنابتەوە دەست پێ بکەم. ئەم دیاردەی کە ئێمە وەکو دیاردەیە ساهاتوینەتە بەر نەخۆشخانەی مناڵبوونی شاری هەولێر هەمیشان پرسیارەکەم بۆی کە وەڵامەکەی بەدڵی میوانەکەم بێت، ینی بەدڵی خۆت وەڵامم بیتەوە. ئەی هێنا ئێمە بەرنامە لەسەر ئەم دیاردەیە بکەین. من پێم وایە تەخیرن ئەوایە زۆر لە مێژە دەست لەسەر ئەم مۆزوع دامررا پێویستی بە دەیها و سەدەها بەرنامە هەیە قسە لەسەر ئەم مۆزوع بکرێ. هەروەکو بەڕێز لە پێشەکەکە باست کرد کە مامەڵەی هەندێک لە کارمەندانی تەندروستی لە کاتی مناڵبوونە لەگەڵ ئەو ژنانەی کە مناڵیانە بێت ئەوەندە خراپە ئەوەندە قسەی ناخۆشیان پێڵێن لە ناو ژنانەوە باوەکە باسی خەسخانەی ولاداکەن یان مناڵبوون لە خەسخانە پێڵەن قەسابخانەکە بۆیە ئەوە تعبیرێکە کە ئەیکەن ئەو تەعاملکردنە لەوانەیە مەقسوود نەبێت، لەوانەیە بەشێکی
پێی وایە طبیعیە بێ ینی من ئەمێ بەڕاستی باقەت ئەنەکەم زۆر ڕاشکاو بینەوە بەڕێوبەری نەخۆشخانە لێرەیە و ئەمێ هینی ینی خاتری یەکتری نەگەن بۆی کە دیار دەکا وەکو خۆی وەکو جەنابەت فەرموو بەشێک لە خانمان بۆ منی شانوسیواڵی ئەمان بن بۆ قەسابخانە ینی بە هەندێک خۆشی و چێژی هاتنە دنیای کۆرپەکەی بیرەچێتەوە لەبەر مامەڵەی خراپی بەشێک لە نەخۆشخانەکان و بەشێک لە کەرمەندانی تەندروستی بێگومان مەبەستمەوە نیە مەبەستم لەوەی کە لەوانەیە مەبەستیان نەبێت لەوانەیە نەیزانن کە خراپە چکە وا ڕاهاتووە ئەوانەی پێش خۆی هاتون هەروە تەعاملی کردەوە ئەزانێ ئەبێ وا تەعامل بێ چکە بەڕاستی بەشێک لە خەلەلەکەش بۆ گەڕێتەوە ئایا کارمەندانی تەندروستی چ دکتۆرەکانە چ سستەریان هەموو ئەو ستافی کە لە شوێنی مناڵبوون ئیشەکان چەند تەدریبیان پێکراوە ئایا لە خوێندنا خوێندویانە باری دەرونی ئەو دایکە چۆنە لە کاتێکا کە مناڵیە بێت چۆن ئەبێ مڕاعاتی بکرد پێم وایە ئەمانە تەنانەت لە بواری پەروەردەکە شار لەوانەیە حەزە هێوادارم دکتۆرە هەردوو بەڕێز دکتۆر و دکتۆرە ڕاستی کەنەوە کە لەوانەیە لەوە شاخەلەل هەبێ ئێمە زانکۆکانی ئێمە یان خوێندنگەکانی ئێمە خەڵک پێ ناگەێنن بۆ ناو شوێنی ئیشەکە کە بتوانێت ئیشەکەی بکە خەڵک بە نەزەری پێگەێنن لەوانەیە فێر بوو بێ مناڵ چۆن دروستە بێ و چۆن یەتە دەرەوە چۆن عملیاتیکە و چۆن بە ولادی طبیعی ببێنێ بەس لەوانەیە بە هەرگیز باری دەرونی دایکەکە ئەو تەعاملە خراپە چەند تەسیرە کاتە سەر بوونەکەش حیوان بە طبیعی مناڵێ بێت جارانیش لە کۆنکۆنا ژن بە طبیعی مناڵی بووە خەستەخانە هەبووە زەمەنی پێش مامانیش هەبووە بۆیە بەڵام ئەو تەعاملە والێکە هەموو ئەو تعقیدات و سترێسی کە بۆ دایکەکە دروستە بێ لە کاتی بوونا بۆیە سیرەکەی مناڵبوون تەخیرە بێ مناڵ بە سەحی دروست نابێ هەموو ئەمانە تەسیرێکی خراپی هەیە لە ڕووی دەرونیەوە بۆ مناڵەکە بێگومان هەمووشمان نەزانین تەسیری دواییشی چیە لەسەر مناڵەکە مناڵێکە لە بارودۆخێکی دەرونی ئارامە لە دایک نەبوو بێ بۆیە مهمە بەڕاستی ئێمە پێویستە من خەو نبینم حقم هەیە خەو ببینم بە کوردستانێکی جوان بە خزمەت گوزاری جوان بۆ ژنان وەک ژنێکی فێمەنیست وەک داکۆکی کارێک لە مافەکانی ژنان کە دابینکردنی پێداویستە تەندروستیەکان بیئەیەکی تەندروستی تەندروست یەکێکە لە سەرەتایی ترین مافەکانی ئینسان مافەکانی ژنان بۆی دابین بکرێ خەونەکان گەورەیە بەڵام ئەوەی لەگەڵ واقعی کوردستانایە پێم وانییە نەتوانین حەدی ئەدنایە ئەوەش دابین بکەین ژوور هەیە ئایا مەجال نییە لەو خەستەخانەیە ژووری ئیزافە بکرێت بۆەوەی کە ژن بە تەنها لە ژوورێکا بناڵی ببێ پێم وایە کۆمەڵێک شت لە ئیمکانە هەیە بەڵام من باس لە تەعاملەکە من حاڵەتێکی خوشکەکەی خۆم پێش چەند ساڵە مناڵی بوو ئەلم خەستەخانەی ولادەیە بەیانی زوو هێنامان خۆم لەگەڵی هاتم بۆ ئێرە سیرەکەم دوو ژوور یەکێکیان ئەو کاتە من باسەکەم پێش 3 ساڵ 4 ساڵ ژوورەکە ژووری تەنهاشی تیا بوو ژووری دووسێ کەسیشی تیا بوو تاوان پێش ئەوە کە ژنێک مناڵی بوو پاک نەکراوی هەموو خوێن و پیسەکەی لێ بوو خوشکەکەم لەسەر ژان بوو یعنی چاوەڕێمانە کرد چکە دووسێ جار هێنا بوومان و دکتۆر تو بیبنەوە سعاتێکی تر 2 ساعتی تر بیێنن یعنی ئیتر کاتی هێنامان ئەی بوو لە ماوەی جوانەیە کەمتر لە ساعتێکە بە پێوە وەستاوە قەنەفە کۆنەیەک دانرا بوو منیش دام خوشکەکەمم لەسەر دانا تاپتم زانم دکتۆرە سستەرێک یا بانکەم بێن یارمەتی بە یەکێک سستەرێک هاتگە تی هەستە ئەوە جێگەی دکتۆرە تۆ بۆت نییە دابنیشی ژنێک کە لەسەر حاڵەتی مناڵبوون بێ بۆ هەموو ئازارەوە بۆ جۆرە بێت تعاملی لەگەڵ بکرێ بۆیە پێم وانییە ئەوە پێویستی بە ئیمکانیاتی گەورە هەبێ ئەوە پێویستی بە ئەتەکێتی قسەکردنە پێویستی بە تەدریبە پێویستە پێی بڵێ کە ژنێک لەسەر لەحظەی مناڵبوونە هەمومان تو ئینسانێکە هێنێتە دنیاوە هەموو ئەم خوشک و برایانە و بەڕێستان کە لێرن بەو حاڵەتە هاتوونەتە دنیاوە ئەوشمان بیرنەچێت زۆر جار کە کەسەکان گەورە بن زۆر لە دکتۆرەکان لە جیلەکانی پێش دکتۆرە باسەکەم کە بە تەمەنترن ئەڵەن فلان وەزیر فلان سەرۆکی نازانم کوێ ئەوە لەسەر دەستی من هاتوۆتە دنیا باش ئەوە بۆ بیر ناکەیتەوە لە کاتی بوونەکە یا چۆن تەعاملی لەگەڵا بکەیت دەسەکانی خۆش زۆر بە وردی چویتە ناو بابەتەکەەوە دکتۆرە هالە بۆچی بەشێک لە خانمان نەخۆشخانەی مناڵبوونی حکومی ئیتر بەبێ جیاوازی شارەکانی سلەیمانی و هەولێر و دهۆک و کەرکووک و ئەوە ینی بۆچی ئەم نەخۆشخانانە بە قەسابخانە ئەشوپێنن سوپاس کاک دەروون طبعا ئێمە خەستەخانەکەیمە خەستەخانەکی فێرکاری و خزمەت گوزاریە 24 ساعتە کە خزمەتە چی بێ پایان لەلایەن لە کچکەترین فەرمانبەرە و کارمەندەوە لۆ گەورەترین شەهادە کە دکتۆرە پێشکەشی بە هاوڵاتی شاری هەولێر دەکەن و دەوروبەرەکەشی کە 24 ساعت ئەو خزمەتە ئەگەر بێن لێکی بدەینەوە بە پێی ستاندەردی جیهانی زۆر لە وڵاتە پێشکەوتوەکان خزمەتەکی زۆر گەورە دەکرێت بەڵام لەبەر ئەوەی کە تەنها خەستەخانەیە لەو شارەکە بابلێن لە پارێزگای هەولێر و کە زەختی دەوروبەریشی لە زەرە زۆر جار هەندێک کەم و کوڕی دەبیتن بۆ نمونەکە تو جەنابەت باز دەکەی و بەهارخانیش باز دەکا
دەلێ ناویان لێ ناوە قەسابخانە بەڵام ئەوە وەکو بوویتە قسەکی سەرزار یعنی چەندیش بە پێش دەکەوین چەندیش کارمەندی لە ڕاهێنانی پێ دەکەین و دکتۆرەکانیش هەر خزمەت دەکەن کەچی ئەوە بوویتە ئەو قسەیە هەر مایتەوە یعنی قەت کۆتایی پێنایە باشە ئەمە لۆ خزمەتەکەی باس ناکەین باشە ئەو خەڵکە زانی ئێمە بۆ خزمەتەکەی باز ناکەین نۆ میدیا من باسی خۆمان بکەم لەبری بارخانی ژۆکو چالاکوان ئەم کاری ئێوە ئەم پیشەی ئێوە پیشەیەکی حساسە یعنی ئەگەر لە سەدا یەکیش کەم و کوڕی هەبێت ئەوە تا مەسەلەن ئەو خوشکەی بەهارخان پێم وانە ئەم شتەی بیر بچێتەوە نێنەوەشتەکەدەمێنێتەوە تووشی هەندێک حاڵەت بووم لە نەخۆشخانەکانە مەسەلەن بە دکتۆری چۆک بەڕێستم بان کردو تومە خانم جارە خەمیەوە تۆ مەڵێ خانم من دکتۆرم این جارێ خەمی ئەوی بووە ئایا بەنای دکتۆر بانگی کەمیا بەنای خانم بیری چۆ مەسەن چوزان دەسم شکاوە خوشکێکم لەگەڵا بۆ برایەکم لەگەڵا بۆ شوێنێکی شکاوە بە باسی نەخۆشخانەی ناڵبوون ناکەین باسی ئەوە کەین وەکو بەهارخان باسێکە تۆزێک ڕەنگە لە ڕووی عیلمیەوە نەک ڕەنگە لە ڕووی عیلمیەوە ینی هیچ کامان بێ کەم و کوڕینین بەڵام کەم و کوڕی چێوتۆتان نەبێ بەڵام ئێمە خەلەلەکەمان کێشەی مامەڵەیە یعنی مامەڵەکردن ئەو شتە ئەسڵەن ینی ئینسان کە مامەڵە لەگەر بەرامبەری خۆی دەکا ئەو یەکەم شتەوە دەمینێتەوە سەر کللتوری بەخێوکردنی خۆی و چەند لە ژیان تێگەیشتە دوو ئەمە وەکو مؤسسەی فێرکاری و خزمەت گوزاری هەردەم کە کۆبوونەوەیان لەگەر دەکەن یاخود لەگەر یاندا دەنیشن مانجێ جارێک جاری وای مانجێ دووجار تأکید لەسەر ئەو نقطەیە دەکەن مامەڵەتان خۆش بیتن و قسەی نەشیا و نەگۆترێتەوە باشێتان لێ گیرێ یا مەسەن مراقبە ئەکەن یعنی ئێستا بۆ نمونە تۆ بەڕێوەبەری ئەم نەخۆشخانەی تۆ ناوێکی دیاری لە شاری هەولێرا و بەڕێوەبەری ینی نەخۆشخانەیەکی گەورە و حساسیشی بەڕاستی بە دڵنیاییەوە ڕەنگە بیرکردنەوەی جەنابەت نەبێ بە کەسێک گەستێنی بڵێ ینی هەستە زەحمە نەبێ و شوێنی دکتۆرە شوێنی تۆ نییە بەڵام ئەمە کە دکتۆرێکیکا کە چوزانم یاریدەدەری پزیشکێگەیکا کە کارمەندێکی تەندروستیکا لە کۆتاییە ئەم کەسەکەێتە دەرۆڵێ لە خەستەخانەی و لێرۆم ئەخۆکوێ پەنجەی دەستت وەکو یەکنی احتیمالە چار کەس تەسەڕوفەکی باش بکە یەکێک خراپ بکە لەسەر ئەو چارەش دەشت باشە عقوبەی کارمەندانی خۆتان ناوە لەسەر شتە طبعا زۆریش بەڵام ئەمە داوا لە هاوڵاتیانیش دەکەین کە شتێک ڕوودەدا نەچی لە دەرەوە تەنها باسکە و لە فێسبوک باسکە و لە میدیا باسکە نەخێر بێتە ئیدارە دەرکەی ئیدارە کرایتەوە بەشی یاساییمان هەیە ئیجراعات ئێمە قانونی و ئیداریان دەتوانی لەگەڵ بکەین ئەتوانی پێم بڵێ ئەتوانی پێم بڵێ 100% ئێمە ئەچینە ژێرباری ئەوەی کە ئێمە خزمەتکاری خەڵکین ئێمە دۆچ دەوام دەکەینەوە ئەسڵەن کە کارمەند و بە دکتۆر و بە کارمەند کە دێتەوە دەوام نیەتی خزمەتکردنە بەڵام هەندێک پێوەەر هەیە کە ئەو خزمەتەی کەم دەکاتەوە وەش لێ دەکا ئەو کارمەندە لە ژێر سترێس و ینی ئەو زەختەوە بکاتن کە هەڵسو کەوتیشی باش نەبی بۆ نمونە کەمە باسی فشار دەکەینەوە ژمارەیەکی زۆر کە نەخۆش سەردانی ئەو نەخۆشخانەیە دەکا 24 ساعت ئەو کارمەندەکە مەتەنە لە خلال ئەو 24 ساعتە 3 شەفتت هەیە بۆ نمونە ینی مامانێک لە بەشی منداڵبوونی سروشتی کە دەوام دەکاتن سێ مامان وەرە مامەڵی لەگەر 50 نەخۆش بکاتن و ئەو هەر نەخۆشێکیش دەیەوێ بەڕوەکی خۆش و بە پێکەنین و پرۆسەکە هەر خۆی پرۆسەکی بە سترێسە بە ئازارە و بە ئەرکە سێ کەس ئایا دەتوانی ئەو پرۆسی هەموو تەحەمبولکە ڕاستە دەستخۆش دکتۆر سامان دوای ئەم پاکێجە گشتی مۆلای جەنابە ئەوە لێ پرسم ئێستا ئەمە پاکێجێکی گشتیمان ئامادە کردووە بە پێی ستانداردی جیهانی ئایا لە جیهانە چۆنچۆنی دایک و باوک چاوەڕێی هاتنە دنیای کۆرپەکەیانەکەن لە کوردستان بەشێک لەم پیاوە بەڕێزانی کە باوکن پیان وتم ئەوەی ئەم وێنەی کە لە پشتمەوە دیارە وێنەی خۆشحاڵی بابێمە ئەملاوە وێنەی خۆشحاڵی دایک و باوکێکە کە مناڵەکان لە ئامێز گرتووە مناڵەکان هاتوۆتە دنیا بەشێک لە باوکان پیان وتیان لە کوردستانە ئەو شتە ینی ئەوەی کە بینی بەس بە وێنەی بینیە جنا لە واقعا بەڕاستی ئەگەر ڕاشقاو بم پێکەنین لە چاوی هیچ کام لەم باوکە بەڕێزانان نیە و یەکێک لەو باوکە بەڕێزانش پلانە قسەمان بۆ بکە و لە خزمەت یابین بابینەری پاکێجێکی گشتی بین لەسەر وی کە لە وڵاتە پێشکەوتۆکانە و بە ستانداردی جیهانی چۆنچۆنی دایک و باوک چاوەڕی کۆرپەکەیانەکەن فەرموو. چرکە ساتی لە دایکبوونی منداڵ یەکێکە لە قورسترین و خۆشترین ساتەکانی ژیانی خانمان و ژنان. زۆرجار ئافرەتانی دووگیان پێویستیان بە پاڵپشتی و پشتگیریە لەلایەن کەسە نزیکانەوە. ئەم پاڵپشتیەوە دەکات پێش منداڵبوون لایەنی دەرونیان باشتر بێت و لە پرۆسەی منداڵبووندا نەترسن. بەشێکی زۆر لەم پاڵپشتیە دەکەوێتە ئەستۆی هاوسەرەکەی کە دەبێت
لەم پرۆسە سەختەدا پشتگیری خێزانەکانیان بکەن. بە پێی دوایین توێژینەوەی ڕێکخراوی تەندروستی جیهانی بوونی پیاوان لە هۆڵەکانی لەدایک بوون سوودی دەرونی دەبێت بۆ خانمان. هەر بەپەی هەمان توێژینەوە لە 1970 خانمان داوا دەکەن هاوسەرەکانیان لە کاتی منداڵبوون ئامادە بن. 1970 پیاوانیش دڵخۆشن بە ئامادەبوونیان لە هۆڵەکانی لەدایک بوون. لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا مەرجە باوک یاخود خۆشەویستی ئافرەتە دووجانەکە لە هۆڵی منداڵبوون ئامادە بێت. تەنانەت لە وڵاتەکانی سوید و نەرویج و دەنیمارکدا مەرجە باوک ناوکی منداڵەکەی بەدەستی خۆی بە مەقەس ببڕێت. ئەمەش وەکو نیشاندانی کردنەوەی پرۆژەیەکی نوێی ژیانە. لە وڵاتێکی وەکو کەنەدا باوک دەبێت بە جۆرێک هاوکاری خێزان و منداڵەکەی بێت تەنانەت دوای لەدایک بوونی منداڵەکەی دەتوانێت مۆڵەتی ساڵێک لە کارەکەی وەربگرێت تا لە بەخێوکردنی منداڵەکەی هاوکاری خێزانەکەی بێت. بەڵام لە کوردستاندا دیاردەی منداڵبوون وەکو کارێکی ژنانە سیر دەکرێت و پیاوان لە دەروی پرۆسەکەیە. تەنانەت لە نەخۆشخانەکانی لەدایک بوون باوک تا خێزانەکەی لە نەخۆشخانە نێنێتە دەرەوە ناتوانێت منداڵەکەی ببینێت. بۆ ئەم مەبەستە زۆر جار دەبینین باوک لە دەروی نەخۆشخانەی منداڵبوون هەمیشە چاوی لەسەر موبایلەکەیەتی تا هەواڵی خۆشی پێ بگات و لە تەندروستی منداڵەکەی و هاوسەرەکەی دڵنیا بێت. دیار دەکە بە جۆرێکە باوچێک ئەگەر بیەوێت بە شێوەیەکی شایستە چاوەڕوانی منداڵەکەی و پاڵپشتی خێزانەکەی بکات دەبێت نەخۆشخانە تایبەتەکان هەڵبژێرێت. ئەماش دەبێتە بارگرانی بۆ گیرفانی باوک کە تێچووی منداڵبوونیەک لە هەرزانترین نەخۆشخانە تایبەتەکانی کوردستان نزیکەی 800 دلاری ئەمریکیە. ئەمە ژوا دەکات باوک لە دوو ڕێگادا یەکیان هەڵبژێرێت یان لە نەخۆشخانەیەکی حکومی و بێبینینی منداڵەکەی و دوور لە پاڵپشتی ئەو بۆ خێزانەکەی یاخود خەرجکردنی بڕەپارەیەکی زۆر تا بە شایستەی چاوەڕوانی هاتنە دنیای منداڵەکەی بکات. دەستخۆش هەڵبەتە ئەوەی کە لە پاکێجەکە بینیمان ڕێک پێچوانەکەی بۆ کوردستان ڕاستە من ئەم بەڕێزانی کە وەستاون بەشێکن لەو باوکە بەڕێزانی کە لە چاوەڕوانی هاتنی مناڵەکانیانان بەڵام بەداخەوە بە دەموچاوێکی بێتاقەت بە دەموچاوێکی پڕ لە سترێس لێرە وەستاوم نەمەیەکێک لەو بەڕێزانە وەرگرم ئەگەر جەنابەت قسەتە بۆ ئەگەر بیتە ناوە سلااو لێبێ من ئەمێ بە پرسیارێکی تۆزێک ڕاشکا و قسە بکەم ئەگەر میوانەکانیشم ینی گوێبیستی پرسیارەکە بن ینی جەنابەت بۆچی تۆ لە چاوەڕوانی ئەبی بە باوک ئیشەڵڵا تۆ لە چاوەڕوانی هاتنی مناڵێکای کە خۆتان دروستان کردووە و ئەوە بەڵام ئەوەی کە ئەبینم بۆ دەموچاوە وەکو مەسەلەن خۆشحاڵ نیت ینی بەڕووکەش خۆشحاڵ نیت. ئێستا ئەو بەرنامەی تازە دیتمان هەمووی عکسی ئێرەیە. ئێستا منەوە دوو ڕۆژە لە بەیانی سعدافتنیەوە لێرەمە دوێنێتە سعدیەک لێرەمون لە بۆ فعسی لە ناو سیارەی دانیشت. باشە بۆ لە سارا دانیشتی ئێستادا جێنیە لێ دانیشتی چی پێی باشە خێزانت لە ژوورەوە ئاگال لە خێزانتە بەس بە تەلەفۆن باشە ڕاشکاو بە ئەگەر سیستەمەکە بە دۆخێ بێت دکتۆر سامان هالەخان دکتۆرە هالە گوێلەوە بگرانی ئەگەر سیستەمەکە ڕاشکاو بە ئەگەر سیستەمی کوردستان بۆ جۆری ئەو سیستەمە بێکە باسێکن ێستا لە ژوورێکی گەرم و گوڕابی لەگەڵ خێزانەکەت ئەوەت پێ باشەیە ئەمە نەخێرەوەم پێ باشترە ئاگاد لە دۆخی خێزانەکەشتە بێ ئاگاد لە یەکەم چرکەی هاتنی مناڵەکەشتە ئێستا خێزانم زەختی هەیە سوکەریش ئێستا بوو ئاگاشم لێ نییە نەمدیتە لە بەیانی و عملیات کرای نەمدیوە بۆ ناچیتە ژوور لێ ناگەڕن بەخۆشم ناچن جەیەکە قاعای چار پێنج نەخۆش پێکەوەیە جوان نییەم بچمە ناو چار پێنج نەخۆشی لەگەڵ غولفە با دەچوم دەسەکانە خۆش ئیشەڵا بە تەمەنێک درێژیەوە ئیشەڵا کۆرپەیەکی جوان لە دایکە بێ و ئەم بەرنامێشە بێ بە یادگاری بووی ئازیەتە کێشە. دکتۆر سامان وەکو باوچێک بەر لەوە وەکو دکتۆرێک هەمان ئازاری ئەو پیاوە بەڕێزت هەیە یاوەکو ئەم باوکە بەڕێزانت هەیە کاک دەرونی ئەمە تۆزێک واقعی بیرکەینەوە ئەو براد گەورەیە ڕێزی تایبەتیە ئەو بۆ خۆی معاناتێکیە ناڵم چێتە ژوورەوە واقعەکەت چۆنە و چۆن نەک ئەو هەر تەواوی ئەم بەڕێزانەی هەز ناکەم هەت ئێستا لە ناو هەولێرە لە ناو شارەکانی کوردستانە بەحسێک کە بزانە بە سەراحەت قسە بکەن یعنی چۆن بڵێ لەبەر دەمی کامێرە و لەبەر دەمی فەیسبوک نەبێت مەسەلەن بۆ نمونە باشە لەو واجهەیە نەبێت بزان سەتا چەندی ئەو دانیمارک و ئەڵمانیا باسیەوە دەکە 180 پیاوان خۆشە لە کاتێکە خێزانەکان مناڵیان دەبێت منداڵیان دێتە دنیاوە لە دیار منداڵەکانمە خۆیان ناوچی وەکو دڵ ناوچی ببڕن ئایا لە واقعی ئێمە لە هەولێرە بەحسێکی ئەوها بکەیت 180 ویان پێ خۆشە ئەوە
ڕوویەکی ئەوە دیوێکی بابەتەکە دیوێکتر پرایڤسی نەخۆش تایبەتمەندی نەخۆش زۆر گرینگە جەناب ڕخنە لەوە دەگری بۆ لە مستشفایەکی حکومی وەکو مستشفای وڵادە پرایڤسی لێرە نییە مستشفایەکی فێرکاریە یاخود نەوعەنما ئەتوانین بڵێن نیە ئەگەر هەش بێ ڕێژەکەی زۆر کەمە بۆچی نیە نەخۆشخانەیەکی عامە جەنابەت سبەینێ خێزان مەسەلەن منداڵی دەبێت خێزانی منیش منداڵی دەبێت جەنابەت حەزەکەی لەگەڵ خێزانی خۆت بە دیارەوەی کاتی منداڵیە بێت من قبولی ئەوە ناکەم کە جەنابەت بێ نزیک بێت ئەمە سیستەمەکە ئەوە شەگرێتەوە خۆ ئەو پیاوەڕێزە باسیەوەشی کروتی ئەگەر ڕێشم پێبن لە کاتێکا من ناتوانم بچمە ژوورۆ لە بەرۆی کە نەکلتورەکە هەر پێم وا بێ ساڵی نەشتەرگەریەکانی ژانی ئەو خەلەلەکەیە کە سێ خانم بەیەکەوە سێ دایک مناڵیانە بێ هیچ باوچێکیان ئامادە نین یعنی بچنە ژوورۆ ئەهلیەکانیش کە زیاتر ژووری تایبەتیشیانەیە لە بەرەوەی خەڵک پارەیە لەوێش هەر باوکەکە ناچێتە ژوورەوە لە کاتی بوونەکەیە بەس لەوێ لە ژوورێکی چاوەڕوانی نزیکترە نەک کیلۆمەترێکی بین بێ علاقەی بە زۆر داوای لە بردنەکەم دکتۆر کە قسەکانت پێ بڕیم علاقەی بە منهەجێتی بیرکردنەوەمان و بە کەڵتورمان و بە قەراری پێشوەختەشمان هەیە مەسەڵەن دکتۆر ئەڵێ ئەگەر بەحسێ بکەین لەوانەیە وا دەرد ینی ئەمە جاری وایە منحازین بۆ شتێک کە خۆمان قەنەعەتمان پێێتی بەڵام لە واقعی شاوان لە واقع نازانین ئەکەوانی ئەوە مەسەڵەن ئەو کاکەیە حەزەکە من پێم وایە لە ڕووی دەرونیەوە ئەگە ئازارێکی بچووکیشمان هەبێ هەر کەسێکمان حەزەکەی نزیکترین کەس لەگەڵمان نابێ ئەو کاتەکە کە نەخۆشین کە سەرمانیەشێ بۆ ئێمە لە کەڵتوری ئێمەیەکە نەخۆشە بێ هەمومانەچین بە خەستەخانە بۆ لای ئەگەر نەچی ئەز بۆ ئەبێت تەسەور نەکەین دایکەکە حسابی ئەو دایکە بکە بۆ ئازارە و مناڵەیە بێ چەند پێی خۆشە بێ ئەگەر با مێردەکەی کە هاوبەشە لە مناڵەکە لەگەڵی نەبێت یەک ڕاپرسی بچکۆلە ئەکەین ئەم باوکە بەڕێزانی کە لێرن ڕێز و احترامانەیە وەکو تیمی بەرنامە هیوادارین مناڵێکی چاوگەشتی جوان پێشکەش بە کوردستان بکەن بە تەندروستیەکی باشی دایکیشانەوە بەڵام ئەگەر وەڵامێکم بنەوە چەند کەس لە ئێوە حەزەکات ئێستا لە ژوورەوە بواە ئاگای لە ینی ئاگای لە پرۆسی هەڵبەتە ناڵین بە دیارسەری خێزانەکەیەوە لە بەرەو دۆخی کە باسکرا بەڵام چەند بەڕێز لێەوە حەزیە کرد ئێستا لە ژوورەوە بواە و نزیکتر بواە لە خێزانەکەی و کاتێک کە مناڵەکە هێنێتە دنیاوە وەرە قسەم بۆ بکە جۆمان لێ نابێ ساڵی دێ سێ سەیتەدادرێ سەیتەری چی شۆتە لێ هەتا دەچێت ئستعلامات وێنێژدا جەناب دەبێ بە باوگیشەڵە ناڵێ من خێزانەکەم ئایمەچە ئای هەیە باش دەخۆشی لە پێشەم یا من لێرەمە هەتا نەقلی دکتۆرش کەشم نەکرد ئەوەی نەکە عملیات سایتەری چی هەیە لە ژوورۆ لێرە سەیتەرێک هەیە دەچێت لە عالمانەکە لێ کشکە هەیە دەچێت ژۆرێ یەکەشکە ژەیە باشە تو ێستا هەست دەکرد نزیک خێزانەکە بە ئاگال لە دۆخی خێزانەکە بە تۆرە قسەی بە تو گوتی من سەرمان بی خۆم دا من ناوی سعافەکە باشە بە ئافتە لێرە سەرمامان دەبیتی ناو دەدەقە خۆی ڕا ناگریتن دەدەقە باش کاجێرش سلااو لێبێ کاجێرش ئێستا لە بێچێکە لە نەخۆشخانە با بڵین ئەهلیەکانی کوردستان بابزانین دۆخی نەخۆشخانە ئەهلیەکانیش لە کوردستانە کاتێکە خێزانێک چاوەڕی هاتنی مناڵێگەکەن دۆخەکە وەکو ئەوەیە کە ئیبینیت لێرە سلااو دەروون سلااو لە میوانەکانیش من ئێستا لە یەکێکم نەخۆشخانە تایبەتەکانی شاری هەولێر و بە تایبەتر لە ژووری منداڵ بوون نامێنی ئەم لەم ژوورەیە منداڵ لێرە ئامادە ئاکرێت لە دوای لەدایک بوون یعنی دەتوانێت مەسەلەن ئێرە ئەم بێرەی کە دەیبینن ئەمە شۆنی دایکەکەی لێرە بە جوانترین شێوە ئامادەکراوە جگە لەمە شۆنی منداڵەکەش هەیە جگە لێرە تەنانەت مەسەلەن خانەوادەکەی دەتوانێت دایشی خوشکی خێزانەکەی بمێنێتەوە لەگەڵ یا بەڕاستی و تەنانەت دوایەوەش منداڵەکە دیاریشی پێبەخشن من ئێستا کاکدیدارم لەگەڵایە کە سەرۆشی پەرستارانی ئەم نەخۆشخانەیە فەرمو کاکدار بیت ئێرە پرسیاریەوە لەکەم لەم ژوورەیە چی دەتوانێت بمێنێتەوە ئەمە کە نەخۆش دێتەوە لە دوای نەشتەرگەری حتن بە هاوڵی نەخۆشدێنی کەسی پلەیەکی لەگەڵدابی بۆ من هاوسەرەکەی دایکی زیاتر ئەمە تاکی لاوان دەکەینەوە کە کەسی پلەیەکی بی باشە پرسیاریشتر لێرە دروستە بێ با بڵین هاوسەرەکەی چەند چرکە دوای لەدایک بوون منداڵەکە دەبینە هەر ڕاستە خۆ دوای لەدایک بوون منداڵەکە دەچێت بۆ بەشی ڕیکۆڤەری پێ دەڵێن دکتۆری منداڵان دەیبینی چاودێرێکی باشی دەکات ئەگەر زانی منداڵەکە هیچ کێشێکی نییە ڕاستە خۆ بانجی هاوسەرەکەی دەکەن یەکەم جار هاوسەرەکەی دەبی ببینێ ماوەیەکی کورت بە ماوەیەکی زۆر کورت دەگەم منداڵەکە هیچ کێشەی نەبوو هاوسەرەکە دەتوانی منداڵەکەی خۆی بینی ئەی لێرە با من لە ژووری ئەم منداڵەیە کە ڕۆژێک لێرە دەمێنێتەوە
چەند کەس دەتوانێت لەم ژوورێ بمێنێت ئەمە هاتن بە هاوڵی نەخۆش دەرێن کەسی پلەیەکانی بۆ نمونە هاوسەری زیاترتەکی لەوەی دەکەن و هاوسەرەکەی لێرەبی دەتوانی داچی لێرەبی دەتوانی خوشی لێرەبی کە نەخۆش دێت و ئێرکوانە لەژێر چاودێری پەرستاری تایبەت دەبی ئەمە پەرستاری تایبەتماندان لە بۆ نەخۆشانەی کە لە دایک دەبن و متابعاتی خاصی نەخۆشەکەی دەکرێت دەروون من ئەگەڕێمەوە لای تۆ ئەوەی کە بینی بەڕاستی ژوورێکە من خۆم حەزم لێ بۆ بەڕاستی لێرە لە دایک بوومەیە دەگەڕێمەوە لای دەستخۆش دکتۆرە ڕەنگەوەی ینی بەداخەوە ئێمەش بووین بە کاڵێن بەداخەوە دەستخۆشی بۆ ئەو نەخۆشخانە ناکەین ئەگەر ڕاستە بە پاری زیاترە و بە پاری زۆر زیاترە بەڵام دەستخۆشی لەو جۆری مامەڵەیەکەین کە کاجێرش باسی کرد قسەکە ئەوەیە کە بەداخەوە ئێمەش بووین بە هۆکاری ڕیکلامێکی تر بۆ نەخۆشخانە ئەهلیەکان کە بەم باوکانە بڵین ئەگەر پارەتان پێ نییە بێ لەبەرم سەرمایە بن ئەگەر پارەتان پێ بوو بچن لە شوێنێکی گەرمە ئاوە مناڵەکەتان بێ قسەکە ئەوەیە کە دکتۆرە هالە بۆ ئێوە ینی بازرگانێک نەخۆشخانەیەک دروست دەکات دۆخی نەخۆشخانی بازرگانەکە لە دۆخی حکومی باشترە هەڵبەتە باسی نەخۆشخانەکەی جەنابەت ناکەین بە دیاریکراوی باسی سلەیمانی شەکەم باسی هەولێری شەکەم باسی ئەکس و زێدی شەکەم بۆچی وایە بەڵێ بەس حەزم لێ پێش جوابی ئەو قسەی بدەم هەر دڵی کاکەش مرتاحکەم کە دڵێ سێ سەیتەرەدان درراوە هەر وەڵامی ئەوە بدەم لەو باوکانە کە لێرە ڕاوەستاینە ئەگە خوانەکە منداڵەکی بزربی یاخود یەک چشت ڕوو بداتن لە پرۆسەی چوونە ژۆرە و دەرەوە لە خەستەخانە قبول دەکا ئەو کاتیش دەڵێتن خەستەخانە هەر بەڕەڵایە هەر کەس ئاگای لێنە ئەمە کە ئەو سەیتەرانەمان دانایە هەتاکو چەندی پێمان بکرێتن خصوصیەتی نەخۆشەکەی بپارێزین ئایا لە پەرەوەندە لە نەخۆشە لە منداڵە ڕاستە دکتۆر یەک پرسیاریتر زۆرەکرێ یەک پرسیاریتر زۆرەکرێ هەنتا هەندێک جار بەهارخانە بێتە تەنز دەڵێن هەن لە خێزانێک لە پڕ مناڵێک ئەمە تەنزە ئەڵێ هەر لە خێزانە کۆنەکان هەڵبەتاڵێ مناڵەکە لە خۆی لە ئەندامەکانی تری خێزانەکە ناچێت لەواچێ گۆڕابێت لە خەستەخانە احتیما دەکەنە سەر چ سیستەمێک لە نەخۆشخانە حکوومیەکانە من بۆیە واڵم ڕەنگە لە نەخۆشخانەیەکی ئەهلیا ژوورەکە دیاریکراوە یعنی وەکو پێویست ژوورەکە ئەوە نییە ینی ژوورێکی دیاریکراوە وازەحەکە مناڵەکە ئەبێ و برێتە شوێنی تایبەت بەڵام لێرە ماشەڵا ڕۆژانە دایکەکان زیاترە نەخۆشەکانتان زیاترە چۆنی مناڵەکان جیاکەەوەستیکەرێکی زۆر کەمە حتاکو ئەو خزمەتە و ئەو ئیشانەی مە بەڕاستی کە بینەدەکەتان لەسەر سەرمان بێلەوەش کە پرۆسی ئیشەکەش یعنی چۆنی جیاکرێت ئیش دەکەن هەر ینی سەربازی ونن بەڕاستی لە بۆ هەر نەخۆشەکی ژمارەیەکی زۆر بە کارمەند و بە دکتۆر و بە پزیشکی خولا و دێرین و بەردەست و یعنی عەدەدێکی زۆر ئیش دەکا حتاکو ئەو پرۆسەیە بە سەلامەتی تەواو ببیتن بەڵام کە ئەو قسەیە دەکرێتن ئەگەر کاتی منداڵبوونی سروشتی بیتن ئەوە مەثەن ئەو مامانەی کە پرۆسەی منداڵبوونی سروشتیەکە ئەنجامدا هەر منداڵەکە کە هاتە سەر دنیای زوو بازنەکی لە دەست دەکا و پێشتر ئەو بازنە حازر دەکرێت مەثەن ئەگەر کچ بیتن بازنەکی پۆمبەی لەوە حازر دەکرێت کوڕبی بازنی شینی لە بۆ باشیانەوە هەر تەنزە ون نابێ مناڵ نەوە فەرق دەکرێتن و هەر پێش پرۆسەکە ئەنجام بدرێتن ناوەکە لەسەر شریتەکە دەنووسێ و حازر دەکرێتن هەرکە هاتە سەر دنیا زوو بازنەکە لە دەستی دادنێ باش تۆ ئێستا بەڕێزت بە دڵنیایی وەکو خانمێکی پزیشکی پێشکەوتو لە کوردستانە لەو کەم و کوڕانی کە لە نەخۆشخانەکە تا هەیە بە دڵنیاییەوە پێش هەمومان تۆ نیگەرانی تۆ حەز ناکەیت بۆ نمونە نەخۆشخانەکەت لە جاتیەوەی کە یەک هۆڵی نەشتەرگەری هەبێ مەسەلەن 100 هۆڵی تاکە بێت کە خێزانەکان بتوانن حڕێتی زیاتریان هەبێ بتوانن ئاگیان لە ینی ئەمانەت پارێزی نەخۆشەکانە بێ حەز دەکەین بەڵام دەبی هاوڵاتیش ئەوەی بزانی تەنها نەخۆشخانەی ئافرەتانە کە خزمەتی ئەو هەولێرە پارێزگایەکی گەورە و بە دەوروبەریشەوە دەکا ئەمە لە نەخۆش لە شەقلاوە لە کەمپەکان لۆماندێ بێلەوەی لە مەخمور لە حدود هەموو لە کۆێشڕا لۆماندێ لە حزاری وا لە مێرگە سوور باش ئەی بۆچی بەلایانی پەیوەندیدارتان نەوتۆ بۆچی بەسەر و خۆتان نەوتۆ بۆچی بۆ وەزیر ناڵێن قسەکان گۆترایە بەڵام ئەو زروفە سیاسی کە وڵات پێدا ڕۆی ئەو پرۆسەی شەڕی داعش و پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ بەڕاستی یعنی نەکسەکی زۆر گەورە بوو کە ئو وڵاتە پێداچەوە دەستخۆش دکتۆر سامان هەوڵدان کە زیاتر ئەمە ڕۆژانە لە ژێر ینی بەشی نوێتر دەکەینەوە بەڵام ئەوش ینی بابلێن کوژمە پارەکی زۆر ئێمە تمۆحمان ئەمەە هەڵچنیەوە لەسەر ئایندەی کوردستان ئەمە مزایدەت نییە و ئەمە قسەی زل و ڕەنگا و ڕەنگ نیانی حەزەکەین
دۆخی کوردستانی دۆخی کوردستانی ژواز لەوە بێنین بەهارخان وڵات دروستکەین خەو بەسەر بەخۆی کوردستانەوە بینین ئەمانەوێت لە خزمەت و گوزاریەکانیشا وەک وڵاتێکی پێش ڕاستەیە ئێمە خەوی گەورەمان بە کوردستانەیە بەڵام بەڕاستی خەوەکەمان ئەمرێ کاتێک باوچێک پێم ئەڵێوڵە بەس لە ڕسمە لە بەردەمی نەخۆشخانەکانە ئەتوانین خۆشگوزەرانی و خۆشحاڵی دایک و باوچێک ببینین کاتێک ئەو ڕسمەش دەستکردە بە دەست دروستکراوی هەر کەلتورەکەی خۆمان تەقبول ناکە پیا و لەسەر ئەو پرۆسێوی حتاکو ئەگەر زمانی پێش و ساڵانی بابین هەفتا و هەشتا بۆ زۆربەی خەڵک ئەوی مسەقەفیش باە نەدەت نەدەهاتە مستەشوای لە ماڵی مامان ئەنجامی ئەو پرۆسی دەدا هەر ئەو وەختیش پیاو نەدەچوە سەرژنی خۆی حتا پرۆسەکە تەواو نەبوو لەبەر شەرمە و لەبەر ئەوەی کە کەلتور تەقبولی ئەو شتە ڕاستێ ساڵێن ئەلە خانمان ناسک بوونەتەوە گۆڕاوە شتەکە گۆڕاوە کەس بە سروشتی مناڵی نابێت بەڵام یعنی حتا جێگاکە ڕاستە هەر نەخۆش و بەتەنایە و هەموو پەردەیە و بینی هەیە و کەس نابی بەڵام پیاوی کەس تەقبول ناکات چکە ئەمە پێش 10 ساڵ تقریبا پزیشکی نیشتەجێی خولاو کە یعنی تەخەڕوجی کردێ لە کۆلێجی پزیشکی هاتن یعنی دەورەیان هەبوو پێشتر ئەتیادی بوو یعنی پزیشکی کوڕ لەناو هۆڵی لەدایک بوون و لەناو هۆڵی نەشتەرگەری ئامادە دەبوو یعنی مەلایەکانی هەولێر لەگە ڕێزم یعنی ئەوە چی گەورەیان دروست کرد یعنی مەنعکرا یعنی ستە پزیشکی نیشتەجێ خولاو هەر ناچتەوە هەڵبەتە بەرنمەیەکی شەکەی نێمە لە بەرابردووە بەرنمەیەکمان کرد دکتۆرە ناچتە ژۆرە بەرنمەیەکمان کرد منە میشە باسیەوەکەین کە ئەڵێ ینی دکتۆر نامەحرەمە ینی حتا دینی شەڵێ دکتۆر نامەحرەمە بەڕاستی یعنی ئەبێ حکومەت و لایانی پەیوەندیدار لە کوردستانە زۆر گەورەتر بیرکاتەوە لەوەی کە لە عقلی کۆمەڵێک مەلای لەگەڵ ڕێزما بۆ مەلا پێشکەوت و بیر فراوانەکان بەڵام ئەبێ حکومەت لەسەر ئاستێکی باڵاتر بیر لەوە بکاتەوە نەک بەخسەی 4 مەلای دواکەوتو پێی وابێت کە بوونی پیاوێک یا بوونی دکتۆرێکی پیاو لە ناو نەخۆشخانەکان ئەمە دواکەوتووی و نازانم میترە ئەو قسانی کە خۆیان دروستەکەن دکتۆر سامان جواب بنایە وەکو باوچێک تۆ جەنابەت دکتۆری لە کاتی پرۆسەی ببوورە ئەمە ڕەنگە پرسیارێکی تایبەت بێ پرۆسەی هاوسەرگیری و بەڵێ بێگومان مناڵێشم لەخوا بەزیابێ خوا لێت نەسەنێ ئەم ئازارانەتە بووە ئازاری پیاوێکی ئاواتە بووە خۆ جەنابەت دکتۆری ئەو ئازاری و باسی کردوت هات بووە بڵام بۆڵین پرسیارەکەت بێگومان ئەتوو دەچیتە دایرەیەکی هاتوچۆ بۆ دایرەیەکی مرور ئەو من جەنابەت مڕاجعی و باشە تۆ بۆ لەو پرسیارە تۆزێ دوورەکەی تۆ من ئەمێ باسی ئەو ژووراتم کە نەشتەرگەری خێزانەکە دیتیاکراوە کە مناڵە چاوگەشەکە و مناڵە ئازیزەکە و هاتۆتە دنیاوە هەمان کێشەی ئەو برابەرێزەمان بێگومان و کێشەم نابێت چکە من پزیشکێکی پسپۆڕ مانگانە خەفارێک دوو خەفارەمان هەیە لە مستەشفایە یارمەتی پزیشکە پسپۆڕەکانی ئافرەتان دەدەین لە هەندێک نەشتەرگەری کە باڵین دەچێتە بواری اختصاسی ئەمەوە يعني من الاستعلامات رام ناقرن من الاستعلامات او برز باسكت الاستعلامات رام ناقرن باشوكو حزي خودوكو حزي خود من بوم جرنجا بو راي گشتي ك يعني دكتور خوي راي شي لسر او بروسي ك لاستاغوس خزانيا من داليان دبينايا نجوري ناتوانا سوك اوي برامبري تقبلي وضعكاي ناكاتن بو معلومات منكم سي من عالم هي دو من هر سي شامل نشتر قريبون دواني عندهم مستشفى يقول لقل دسكوشن بو سرجم كارمن وبتشكى برزكاني ايره تۆشە لە دەرەوە بوویان لە ژوورۆ پزیشکە بەڵام لە لە جیاتیەوەی بەردەرگای ئیستعلاماتی دەرێم لە ئیستعلاماتی ژوورێوم هەر ئەوەندە باش بەهارخان من پێم وایە چیمان هەیە چی ئەتوانین بکەین بۆ ئیمکانیەتێکە هەیە من لە ئەوروپا بووم لەوێش مناڵم بووە ڕاستە لە کاتی تەسەورم هەیە لێرەش ئەوەی کە بە عملیات بیبێ عملیات ژوورەکە یەک کەسیتیایە تەسەورم نییە 3 کەس لە یەکاتە عملیات بکرێت سۆیسۆ ژوورێک هەریە کەسیتێ ئەگەر ناڵم ئێمە ئیجباری کەین لە ئێستا بەس ئەگەر پیا و ژنێک هاتن ژنەکە حەزی کرد مێردەکەی لەگەڵی بێ لە کاتی نەشتەرگەریەکەیە یان مناڵبوونەکە ئەگەر لە ژوورێکی تایبەتی مەجالە بوو بۆ ڕێگە نەدرێت چکە ئەم شتانە بە بازان نابێ وردەوردابێ ئەگەر 4 کەسی وەکو کاک دکتۆر و 5 وەکو من و مێردەکەم ئەوە بکەین وردەوردە خەڵکەکە ڕایەت لەگەڵاکەین وەکو کاک دەروون جەنابەت بیکەی خەڵک ڕایە لەگەڵی من لە دەرەوە مناڵم بووە لە عملیات ڕاستە لە ژوورێ بەتەنها بەس ئەو ژوورێکە هاتوومەتە ناوی 4 ژنی تر لەگەڵ ما بۆ لە ژوورەکە بەڵام پەردە هەیە ژووری قەرێوەڵەکەی منی لەگەڵێکی کە جیا کردێتەوە لێرەش لە خەسخانی تەواریش ئەو پەردەیە هەیە کە نەخۆشێک لە نەخۆشی کە جیاکاتەوە یعنی ڕاستە پێویستەکە ئەو کاتە فێر بین خەڵکەکە فێرکەین بە دڵنی بەرز قسە نەکەین 10 کەس بەجارێنەیە بۆ لای بۆ بە تەسەورەکەم بەم ئیمکانیەتە
زۆر بەسیتەیە کە ئێستا شەمانە ئەتوانین ئەگەر بمانێت قەنەعەتمان پێی هەبێت ئەتوانین وردە دەست بە هەندێک شت بکەین باشە بەڕای من یعنی ذهنیەتە دکتۆرە هەلە بۆی بۆ قڕێکە هەمانە بە واقعی کە هەمانە با خەیاڵەکە پڵاو نەکەین طبعا بیرۆکەی جەنابە بۆ ئەم ئەمبولانسەمانێنە ئێرەوە بڕخنە وتیشم ینی ڕەنگە شتێک لە کاری تەلەڤیزیۆنی بزانی دەستی خۆش بێت جوان بوو بەڵام پشتی ئەمە جەمالۆنێکی ڕق و تەقی ئەوەیە خۆ ئێمەش ڕەنگە حەزەکەین وەکو نەخۆشخانەیەکی ئەوروپا کەشێکی جوان بوو هێم بێ و سەوزایی بێ بەڵامی تر دۆخەکە ئەمەیە ئەم جەمالۆن و ئاسنی و وەزعەیەکەی بینی فڕی ماتۆڕ و چون دەنگی سیارە و بووم بە ئەرچی ئێمە لێرە و ئەوەی کە ئەگوزەری ئەوەی کە هەیە بینی ئەمەل چییە گۆڕانکاری ینی گۆڕانکاری تۆزێک دروستکەین بۆ نموناگە لە پرزگەکە لەگەڵەوەی کە تەبەڵەکە پڕەکەنەوە چوزانم بۆ دایک و باوکەکە خاڵێک زیاد بکەن ئایا مێردەکەت حەزەکە هەر زیاد بێ هەر هەبێت ڕەنگە بیرکردنەوەی بەشێک لە باوکان بگۆڕێ ینی هەر خاڵێکی زیاد هەبێت ئەگەر مەجای تیابوو ینی ئەگەر هۆڵەکە هۆڵی نەشتەرگەریەکە چۆڵ بووایە کەسی تیابوو خاڵێکی بۆ زیاد بکەی بڵێ ئەگەر ئەتوانی مێردەکەت بێت ئەمە هەندێک شت دەبی واقعی بین ئەمە ئێستاجاری وایە دکتۆر مەسەرن دەبینی بەخۆی دکتۆری نەشتەرگەریە جەڕاحە لۆ خوشتی خۆی یاخود لۆ دەرەجەی یەکەمەوە دکتۆریش کە جەڕاحە نابی نەشتەرگەری ئەنجام بدە چکە هەندێک جارە ئینسان یعنی لەبەر عاتیفە و لەبەر نزیکی و لەبەوەی حالەتی دەرونی تێک دەچیتر یعنی ئەتو جاری وایە نەزیفە ڕوو دەدا لە کاتی عملیات جاری وایە حاڵاتی زۆر شڕوپڕ دەبی مثلەن پێویستمان بە مواد دەبی بە ئەشیا دەبیتن احتیمالە ئەو شخصە هەر تەقبولی ئەو وەزعی ناکاتن احتیمالە نفسیەتی تێک بچی احتیمالە زەختی دابەزی لە خۆ بچیتن یعنی ئەمە دەبی با لەسەر شتیت کە ئیش بکەی مالیشە حەس بکات لەبێ بێت هەردوو احتیمالەکە بەڵام ئەو شتەی ئەنجام بدەیمە بجارێ پێویستمان پێەیە دووسێ مستەشفامان هەبیتن زیاتر کارمەندی تەندروستی بابلێن ینی تەعین ببن ئەوەمان هەیە مامانی زانکۆمان هەیە زۆربیان تەعین نەبووینە کە ئەوانە پرۆسەکە وەکو خارجمان لێبێتن یعنی پێویستمان بەوە نەبی کە دکتۆر و دکتۆری پزیشکی پسپۆری دێرین و ئەوە لە ناو ژووری هۆڵی لەدایک بوون بن کە ئەوە دەبیتن لۆدی مستەشفا کەم دەبی چکە من ڕۆژانە بەلای کەمی 900 ویلادەی طبیعی هەیە ئەم نەگەر 900 پیاویش بێتە ژۆرێ 900 مرافقی بەسەرن داک یا خوشک بێتەوە ئینفێکشن کۆنتترۆل و بڵاوبوونەوەی باش توێ بەڵام وەکو بەڕێوبەری نەخۆشخانەکە بارخانە ساکاتێمێ وەکو بەڕێوبەری نەخۆشخانەکە چی بەو هاوڵاتیانە ئەڵی کە دەیان نامە بۆ من هاتووە بۆ منووسن کە ئاڵێ کاک دەروونتکە بە ئامانەتەوە ئەم شتەمان بۆ بگێنە لە کاتی لە دایکبوونی مناڵەکانمانە ئێمە بووین بە دایک هزار جنوی سارد و سوکمان پێیراوە لەلایەن بەشێک لە پزیشک و کارمەندەکانەوە یعنی چی بە هاوڵاتیان ئەڵێ وەکو پزیشک داوای لێبوردن لە هەموو خوشکە و دایکێک دەکەم کە ئەو شتیان ئەگەر بەرامبەریان ئەنجام درراوە ئەوە یەک دوو ئەمە بە هیچ شێوەیەک لەگەوەی نینە ئەگەر کارمەند لە کچکەترین کارمەند تاک و گەورەترین دکتۆر بە هیچ نەوە قسە بە ناوچکەوە لە نە لە هەڵسو کەوتە نە لە ئەخلاقی هاوڵاتی کە ئەوەی بەرامبەرەکەی مستەشفا و بە ئیدارە و بە بەشی یاسایەوە بە کارجێری مستەمر کرایتەوە ئێشگری کارجێڕیمان هەیە لە حاڵەتی ڕوودانی ئەم شتانە دەتانە سکاڵایەک سندوقی سکاڵاشمان هەیە ئێمە هەر جار دەکەینەوە قسە زۆرە لە دەرێ و گازاندە زۆرە کەچی نەسکاڵایەک دەنووسێ نەسکاڵایەک مەثەن دێتەوە ئەو بەنسبەت ئەمن قەزدم لەسەر مامەڵەکردن و قسەکردنە شتیکە سکاڵا دەکرێتن ئەوە هیچ هەتا ئەمەش پێدا چوونەوە بکەین بزانین چێ باشە و چێ خراپە هەرچەندە بە خۆشمان زۆربیان دکتۆرە ینی ئێمە مەسە من لە ڕێکخراوێکی ژنان ڕێکخراوی ئێمە ڕێکخراوێکی ژنانە لەسەر ئەو ژنە لەگەڵ ئەو ژنانە ئیشەکەین کە دووچاری تونوتیژی سێکسێ بنەوە ئێمە هەندێک جار لەو سنتەرانەی کە هەمانە لە کەمپەکان و لە منطقەی دهۆ کە ئیعادەی تەهیلی نەفسیەکەن بە تایبەتیوانی لە ژێردەستی داعش ڕایان کردووە هەندێک ڕۆژ کە دکتۆری نەفسیمانیەت کەسەکان کە پێویستیان پێبینە وەکو خەستەخانە وایە خەڵکە ئەکەوێت خەڵکە لە هۆشخۆیەتی ئەکەوێت بە ئەرزەکە ئەمانە بەڵام ئێمە بۆ سەلامەتی بۆی بتوانین ستافەکەمان تعامل بکە لەگەڵ ئەوەیە جگەلەوەی بە بەردەوامی تەدریبیان پێەکەین لەگەڵ ئەو شاشتێکمانەیە پێڵێن کۆد ئۆف کۆنتاکت یعنی ئەخلاقیاتی ئیشکردن کارمەندەکەی ئێمە ئیمزای کردووە کە لەسەر کۆمەڵێک نقاط ئێمە فەرزمان کردو بەشێکە لە عەقدەکەی کە ئەبێت یەک احترامی ئەو کەسە بگرێ ئیستیغلالی ئیشەکەی خۆی نەکە ئیلا ئاخری کۆمەڵێک شروعمان بۆ داناوە ئەگەر ئیلتیزامی پێنەکە ئێمە دەریەکەین لە ئیشەکە ئێوە لە خەستەخانە لە سیستەمی سەحا شتێکی وا هەیە لەگەڵ کارمەندەکانەکە
بەخۆی بۆی تۆ جەنابەت بتوانانی محاسبەی بکەیت کە من هاتم لە لای تۆش من بەپی بەداداچوونی ئێمە کە بەرداوامان دروست کردووە لە هیچ شارێکی کوردستان تا ئێستا یەک دکتۆر ینی کە وەکو بەڕێوبەر وەکو کارگێڕی ینی محاسبەیان دەکەین و ڕێنماییشیان دەکەین بە کۆبوونەوە و بەدانیشتن و بەڵام کاتاکو ئەو کێشانە کۆتایی پێبێتن دەبی خەڵکە کەش دکتۆر سامان پێ وایە مەسەلەن قازانجی دایکێک چی بێکە تۆمەتێک بۆ دکتۆرێک دروستکە بڵێت جنیۆیانی جنیۆیان پیاوم خۆ مەسلەی کاک دەرون مەسلەی کۆنتاکت یاخود پەیوەندی نێوان پزیشک و کارمەندیا پزیشک و نەخۆش هاوڵاتی کارمەند و هاوڵاتی و نەخۆش پەیوەندێکی فراڕەهەندە بەڕاستی فرەهۆکارە بەڵام هەمیشە ئەبێت لە بەروی نەخۆشە هەمیشە ئەبێت نەخۆش ئەکید مەفروزە ئەکید نازی هەڵبژێ بەڵام بۆ بەسیترین نمونە بۆ جەناب دێنمەوە کاک دەرون 3 میوان تێ لەم بەرنامەی ئێستا بە نمونەیەکی زۆر زیندوو ئەگەر لە جیاتی 3 میوان 100 میوان تەبووە پێ دەکرا مەرحەبای هەمویانکی لە 50 دقیقەیە باسی کوالیتی و مقارنەی ئەهلی و حکومیمان کرد مەسەلەن باسی ئەو مستەشفایە کراکەوە کارمەندەکە بە شێوەیەک پێشوازی لە نەخۆش و لە منداڵەکە دەکا و چۆن دەیداتەوە دەست باوکی منداڵەکە و ژیانێکی ئەوەی جەوێکی ڕاقیە ینی باش بتەوێ نەتەوێت کوالیتی مستەشفایەکی ئەهلی نابێتە مستەشفایەکی حکومی کوالیتی بەرنامەکەی جەنابەت 100 میوان تبێ لەگەڵ ئەوی 3 میوان تبێ زۆر بۆچی قسەکەی ئێمە بۆچی دکتۆرێکی وەکو بەڕێز دکتۆرێکی بەڕێزی وەکو جەنابەت ڕازی بێ بۆی کەوایە من وەکو خۆم وەکو پیشەکەی خۆم وەکو میدیاکارێک بەڕاستی ڕخنەی تونگ لە حکومەتەگرم ڕخنەی تونگ لە وەزارەتی تەندروستیەگرم کە وەکو تۆ بیرکاتەوە ینی پێی وابێت کە لەبەرەوەی کە ئێرە لە ڕۆژێکا وەکو دکتۆرە باسی کردنەوە نەخۆشە بینیتر هەر چۆنێک تێپەڕێ بەڵام لە نەخۆشخانەی شێهلیە ینی با ڕازی نەبین بەوە بەڕاز دەرون ئەو مەثلەن پارە چی دەداتن طبعاً یەک دکتۆر و یەک کارمەندی بابنی مامانەک و یەک پزیشکی خولا و خەریکی ئەو نەخۆشەی باشە بابینەری دەستخۆش وەختی بەرنامەکە کەمەوە دوایم لێ دوانانە ئەچینە ینی بایتر بزانین چارەسەر چییە کۆمەڵێ لە دوانمان وەرگرتووە بابزانین ئەو بەڕێزانە شەڵێن چی بەدەر لێرە سڵاو چۆنن منداڵتان بوو بە دایک و باو گەورە بێ لێرەیە کاتێک کە خێزان مناڵی بوو تۆ لە دەرەوە چاوەڕێتەکانەوە نەخۆشخانە بووی وڵا لە درێوە بووم لە بەیانی و لە درێم ڕاست پێت خۆشە کاتێک خێزان مناڵی بیان بۆ منە لە تەنیشتی بی هاوکاری بی بەخۆی لە وڵاتان وابزانام ئەوەندێ معلوماتم نەبی باوکەکە دەبینیان دەربی ینی بزانی ئازاری ئەوەی بزانی کە ئافرەتە کوم داری دەبی ئەوش ئازارەکەی ببینی کووە بەس لێرە بەداخەوە ینی دووسێ سەلامات هەیە نانی زەلام نێزی شوێن دەریشت حەزەکەی ئێستا کاتێک بۆ منە خێزان منداڵی بێت تۆ لە تەنیشتی بی حەز دەکەوەشتش جوانە بەڵام لێرە ناکری عایلێت کەی لێ خۆر خێزانین تو لێ نیە قاعچی گەورە گرانەوەی تەواری چەند ئافرەتێک لێ یەک نیە دوو نیە سێنیا بەس بۆ ئافرەتان جوانە دەست خۆش وەڵاوزان دکتۆر سامانە و ئەو پێشببینی کە جەنابە کردە تۆزێک پێچەوانەکەی ینی پێچەوانەکەی ڕاست بوو مەسەرەن ئێمە لێرەش لەگەڵ هەندێک بەڕێزا قسەمان کرد ئەوە کامێراشمان لە کاتێکی جیاوازترا لێرە کۆمەڵی لێدوانی وەرگرتووە بەشێکی زۆر لەو پیاوە بەڕێزانە خەڵکی کاسبیشن ینی خەڵکێک نین لە ئاستێکی باڵا بنیا زۆر جیاواز اعترافی بەوە کرد یعنی یەکێکیان بەڕێزێکیان اعترافی بەوە کرد کەوە خێزانی خەڵکیتر لەوانێ قبوڵ نەکات لەبەرچی لەبەرەوەی ئەگەر مستەشفاکە تایبەت بوو ژووری تایبەتی هەبوو ئەهلە وەساتان سەر و سەرچاوم بەڵام لە مستەشفایەکی حکومی مەسەلەن لە ڕۆژێکە 8 نەخۆش بەڕێ دەکات 6 نەخۆش بەڕێ دەکات 6 حاڵاتی وڵاتە بەڕێ دەکات 20 نەشتەرگەری 30 نەشتەرگەری ئەنجامدا کوالیتی بێگومان ناگاتە مستەشفایەکەوە ڕوبعێکی ئەوە بەڕێ دەکات ستاندەری عالمی کاک دەرون یعنی شتێکت پێ بڵێن بەبیر بێنەوە بۆ 3-4 نەخۆش دەبێت کارمەندێکی تەندروستی هەبێت متابعیان بکات دەرزی و دەرمانیان بداتێت چاوی لێیان بێت یعنی بۆی باشترین چارەسەر بکرێن پاش نەشتەرگەری بۆ نمونە یاخود ئەگەر نەخۆشە نەشتەرگەریی بۆ نەکرابوو لا ئێمە کارمەندێک 20 نەخۆشی لەسرە 6 نەخۆشی لەسرە تۆ ئەتەوێ کوالیتی ئەو مستەشفای یاخود کوالیتی دانیمارک و ئەڵمانیا و کوالیتی لا ئێمە بێت بەبێ ئەوی هیومان ڕسۆرسمان مستەشفیاتمان ئەجهیزەمان کارمەندی تەندروستیمان نازام ئەدەوات عملیاتمان نیو ڕوبعی کوالیتی ئەوان بە خۆت دەزانی لە وەختەکە هێشتا مەحسابکە نەبووینە وڵاتیش بەڵام بەپێ ئەوە بەپێ ئەو وەزعش زۆر باشترین لە جێگایتکە یعنی الحەمد ینی بە وەزیری تەندروستیەوە بە بەڕێوبەری گشتی تەندروستی هەموو لە هەوڵن ئێمەش وەکو بەڕێوبەر بەڵام ئیمکانیاتی مادی زۆر زەڕورە چکە تو ئەگە دەلەی چاکسازی یەک دەبی ژمارەی نەخۆشخانەی ئافرەتان و لەدایک بوون زیادکەیەوە
ئەوە هەر لۆ خۆی بودجەکی گەورەی دەوێت دوو ژمارەیەکی زۆر بە ئیش بێخی ینی خەڵک هەیە تعین نەکرایە چەند ساڵە لە ماڵی دانیشتە دەبێت ئەوانە تعین بکرێنەوە کارمەندی تەندروستی بزات باشە بەپی ستاندارد ئەم باڵەخانی نەخۆشخانەکەی جەنابان لە ڕۆژێک ئاگەر بە کوالێتیکی بەرز بێوەکو باسمان کرد چەند نەخۆش دەتوانێت بە کوالێتیکی بەرز مناڵیان جێگایەکەش تۆسکە کاک دەروون بە قوربان ئەمە باسی چ دەکەین ئەتووا بە خۆت دەلێ هەمووی 6 نەخۆش لە قاعچێ ئەتۆگەر داوای دەلێ وڵا هەر نەخۆشەک و هەر کەس و پیاوی بستەوە لای ئەوە ناکرێتن بەونەوە ئەخەستەخانە و بەو ژمارە ئەمە سێتەڕەمان دانایە لە 1970 دەبێت ئیهمالکی بنێرتە جێ دیکە احتیمان بە 120ەکەی بدەیت ئەوەشان دیسانگرێکی زۆر گەورەتر دێتەوە سەر ئیدارە بوو بارخان پێما هەردوو بە ڕێزی دکتۆریش لەسەرەوە متفقن شتێک نییە لە دەسەڵاتی دکتۆرەکە یا بێبەتەنها ئێمە لە کوردستانە لە زۆر بوارە بەڵام مامەڵەکە لە دەستی دکتۆرەکان و کارمەندەکان ئەوەشە لە دەستی سیستمەکە و دکتۆرەکە ئەوەی کە لەوەیە بە دەرەجە یەکەم لێ مەسئولە بەڵام لە کوردستانە لە زۆر بوارە توانیمانە پێشکەوتن بێنین بەداخەوە ئەڵێم کە بواری سەحەتە بواری تەندروستی و بوارێتە ئێستا پێشکەوتنێکی ئەوتۆی بەخۆی نەدیوە لە فرامۆش کراوە نازانم بە پێمە بودجەی وەزارەتی پەروەردە کە جاران بودجەش هەبوو زۆر کەمە زۆر کەمە لە چاو ئەوەی کە پێویستە هەبێت یەکەم مەوسم پێوە ئەبێ ئیش بکرێت لەسەرەوەی کە حکوومەت گرنگێکی تایبەتی بە ئەینا بۆ دەیاها باڵەخانی گەورە دروستەکرێ جادەوبان دروستەکرێ شوێنی خۆش پارکی جوان هەر هەمووی گرنگە پێویستمان بە هەموویەتی بەس بۆ ئەبێ چەند خەستەخانەیەکی تری مناڵبوون نەکرێتەوە پێم وایە سیستمەکە یعنی لە کوردستان گرنگی بە باری سەحە نادرێ ئەگینا زۆر چارەسەر هەیە مامانەکانی کە ئەخوێنن و کە تەخەڕوجەکەن و تەدریبەکران ئەگەر جێگەی سیقە بنەتوانن بچنە ماڵانەوە هەندێژن کەوێ لە ماڵی خۆی مناڵی ببێ لە ژێردەستی مامانێکی فێرکراوە زۆر بۆی خۆشترە وەک لۆی بە خەستەخانە ئەرکیش لەسەر شانی خەستەخانەکە مەکاتم پێم وایە هەموو سیستمەکەەوەی پەیوەندی بە مناڵبوون و ئەمانەوەی بە تایبەتی ئەم بەشەی کە باسی ئەمە پێویستی بە چاوپیاخشانەوەیە بەپێی ئەو ئیمکانەتی کە هەیە چۆن بتوانین وردەوەردا دوو بەلامەوە زۆر بە تەسەورم زۆر گرنگە تدریبی ستافەکانی ینی لەو جانبە علمیەکەی کە پرۆسەکە چۆنە و لە دایکە بلەوە بە دەربێت جانبە ئینسانیەکەی ینی لە دەرەوە دکتۆری دەرەوە بەشێکی دکتۆری مەسەلەن نیسایی بەشێکی زۆری خوێندنەکەی لە کاتی خوێندنا و لە کاتی تطبیقە علاقەی بەوەیە کە چۆن مامەڵە لەگەڵ نەخۆشەکە لایەنی دەرونی چۆنە لایەنی کۆمەڵایەتی بێت چۆن تەعامل بکە من خزمم هەیە لە دەرەوە دکتۆرن کاتی تطبیقیان هەبوو کە ئەڕۆشتن هەفتەی ڕۆژ یەکسەری ئەو بوو چاو قاوە حازرکە بۆ کارمەندەکانی خەستەخانەکە کەێت بۆی فێری تەواضعی بکە فێری بکە کە خەڵکێگێتە لای ئەو پێویستی پێێتی ئەم ئەبێت فێر بێ هاوکار بێ نەک لە بەرەوەی پلەیەکی وەزیفی دیاری کرابی هەبێ ئێمە لە پۆلیسێکەوە بگرە لە حرسێکی بەردەرگاوە بگرێ بەس بزانە مقابلەکە پێویستی پێێتی سڵتەی خۆی بەکارێنێ بە خراپی بەکارێنە ئێمە بێ ئەو نەهجانە هەوڵ بین بگۆڕین ئەنی پێم وایە ئێوەش مەسئول نین لەوەی کە لە خەستەخانەکە هەیە علاقەی بە حکوومەتەوە هەیە بە دەرەجە یەکەم بە سیستمەوە لەبەرەوە پێم وایە تدریبی ستافەکانی خوارەوە ئەوەی کە لە فەڕاشەکەەوە بگرا لە پۆلیسەکەەوە بگراوە تا هەموو ئەو کاکەیاناڵێن سێ ئیسیعلامات هەیە ڕاستە بۆ پاراستنە بەس ئایا ناکرێت بشی پارێزی و ئوسلوبیشی جوان بێت یعنی هەموومانم پێم وایە پێویستمان بە چاوپێخشانەوەی هەندێک شت بە وردە دوا قسم بۆ دانێ بۆ خیر دوا قسم بۆ بکە دکتۆر سامان بە کورتی دەرمەڵە ئەوەیەکی نمونەیەکی کورد جەنابەت خەڵکی سلێمانی و میدیاکاری مستشفای 400 قەڵەوێڵی لە سلێمانی ناو 400 ساڵی هەتا ئەوکو تەواو بوو لەبەر مستشفایەکی حکومیە سەردەمێکیش دەست بە دروستکردنی کرا بەڕاستی نە ئەزمەی مالی لە گۆڕێ و نەشەڕی داعش لە گۆڕێ بوو باشە بۆچی فامیلی مۆڵێک لە هەولێر براندە لە سلێمانی لە دووهۆک ماجی دیمۆڵ نەفسی شت لە ماوەی ساڵێک دو ساڵ بزنێزمانێک چوار قاتی مەصرفی 400 قەرەوەڵکی سلێمانی ئەوە وەکو نمونە دێنەوە وەکو ڕزگارێکی هەولێر وەکو جمهوریەکی هەولێر مەسەن وڵاتەیەکی تازەگەر بۆ هەولێر دروست کرێت چوار قاتیەوە پارەی تێدەچێت بەڵام لە ماوەی ساڵێک قیت دەکرێتەوە بە کامل مواصفاتی عالمیش دەسەکانی خۆشە قسەکە دەوەیە ئەگەر شتێک ویستی لەسەر بێ بیکەن بێگومان ئەیکەن بەڵام شتێک ویستی لەسەر نەبێ بەم قوڕاو لەلایەن حکوومەت و سیستەمە ویستی لەسەر نەبووە ئەسڵان بەڕای من وەکو جەنابەت باسیەوەت کرد کە پەردەپۆشیان دێ ڕەخنە و شتیوا دەکەم بەعکسەوە من ڕەخنە لە حکوومەت دەگرم لە سیستەم دەگرم کە کارتی تەندروستی سیستەمی تەندروستی زۆر فرامۆش کردووە لە وڵاتانی پێشکەوتوو وڵاتانی کە ناوتێنان و لە بەحث و توێژنەوە ئەو برادرانە باسییان کرد کە خەڵک وا تعامل لەگەڵ دەکەی و پزیشک وا تعامل لەگەڵ نەخۆش دەکات لەگەڵ کەسکاری نەخۆش دەکات ئەوانە بودجەیەکی هائل بودجەیەکی زەبەلاحی زۆر بۆ سیستەم دەسەکانی خۆش بەتوانێت لای ئێمە بەهارخان دوا قسم بۆ دوا قسەی منەوەیە من وەک ڕێکخراوەکەی ئێمە ڕێکخراوێکی ژنانە بەسەری تەندروستی ژنانێکێکە لە مەلە فەسەرێکەکانی ئیشێمە ناتوانم بڵم ئێمە ئامادەین لە ئەو ئیمکانیەتی ئەومان هەیە و لەگەڵ کۆمەڵێک دکتۆرە ئیشەکەین کە تەدریب بکەین بە
خۆبەخشانە. بە خۆبەخشانە تەدری بکەین بەو سستەر و ئەو کەسانی کە لە کاتی مناڵبوونا تەعاملەکەن لەگەڵ ئەو ژنەی مناڵە بێت تدریبیان پێ بکەین بەشێکیشی باشی زەختی نەفسی حتا ئەوەی کە خۆشی چۆن تووشی سترێس نەبێ و هێور بێتەوە چکە ئەو مامانەکەش و دکتۆرەکەش فشارێکی زۆری لەسرە ئێمە ئامادەی دەستەکانی خۆش بێ ئەوە قسەیە ئەوە سوپاسی دەکەینەوە چۆنی پێشوازی لەو لە ڕعاناکە نەنا زۆر سوپاسی دەکەینەوە ئینشاڵڵا ئەمەش ینی هەما هەنجیمان لە بینی دەبێ ینی جار بەزار وەکو ترینینگ ینی وەکو دەستەکانی خۆشبەختانە بەرنامەکە لە کۆتایی بەرنامەکە دەستکەوتێکمان دەستکەوت دو قسە دکتۆرە ینی ئەمە هەر لە جانیبی بەس قسەی نەخۆشی شەر ئەوە نەبین چکە جاری واشەیە دکتۆرەکانیشمان لە ژێر فشارەی زۆر گەورە دەبن ینی ئەمن بەخۆم جاری وا هەبووە لە هۆڵی منداڵبوونی سروشتی ینی نەخۆش هەبووە ینی جوانیش نییە شتە لەسەر میدیا باسکەم پێلەقەی لە مندایە یعنی وەک کاتی منداڵبوونیشی نەبووە بلێم کاتی پرۆسەکە بووە تەنها بەس گوتیتم زەحمەت نەبی دەمەوێت فەحست بکەمەوە پێلەقەی لە مندا و ڕای لە وەزعەکەەوە چێ و خستەخانەیە ئەوە لۆ ئەو دوو نەخۆش لە غورفەچە یعنی ڕاستە ڕای لە ئەوەکەینێ بەڵام بتەوێنێتەوە خستەخانەی حکومی لە هەموو وڵاتە چیش حتى وڵاتی پێشکەوت و باسی ئوردن بکەین باسی مەثلا مصر بکەین هەروایە یعنی 4-5 نەخۆش لە جێیەکە یعنی نەخۆشی زۆر جار هەیە یعنی زەختەی زۆری داوێتە سەر دکتۆر لە مامەڵەکردنی نەشیا و بەڕاستی دەستەکانی خۆش بێ بەڵام هەردوو جار ئێڵینەوە ڕاستە نەخۆشە بێ مامەڵی بەپێ دواتر بەپی یاسا مامەڵی لەگەڵا بکەن بەڵام لە کۆتاییە هەرە بێ لە خزمەتی نەخۆشەکان نابی بەداخۆش دۆخی خستەخانەکەیە کە بەدەست جەنابن نییە ماتۆر ئەیا ئەمەش هەوڵەتی طبعاً زۆرمان داوە یعنی ئێستا ڕاستە ئەوە گەرازە بەڵام ئەو گەرازە ئەسڵەن یعنی لەسەر ئاستۆی نەخۆشخانە نییە و ئی عایدی شارەوانە و زۆریش هیوادارم خێرەومەنێک حکوومەت بێ خێرەومەنێ بێت تۆزێت چوار دانێرا بڕوێنێ کتابیشم کردیا کە وەری گرم ببتە ئەوەی خستەخانە حەکە تاکو تەنزیمی بکەم بتوانم جێیەکی تایبەت بکەم لە بۆ مەثەلەن ئەوەی هاوڵی نەخۆشە ئەوەش هەموو پارەی دەوێت کاک دەرود بەڕاستی حکوومەتی جواب بنایەتەوە پارەکە سەرف ناکات نەخێر نەک جوابمە بەڵام پرۆژە زۆرە و خزمەت گوزاری زۆرە و یعنی بودجەکەش کەمە بەڕاستی دەستەکانی خۆش بێ لە کۆتایی بەرنمەکە ئاڵم هیوادارم دەروون و دیاردەوای کرد بێت و وردە هەنگاو بنین بۆ ئەو چارەسەرانەی کە بەپێی ئەوەی کە هەیە لە واقعا چارەسەریکەین بە نمونە وردەوا بکەین لانی کە مامەڵی کارمەندانی تەندروستی بە پزیشکە بەڕێزەکان و کارمەندەکانەوە وای لێ بێت ئەو تەسەورە لە ئەو ئینتیباع لە مێشکی دایکانە بێنێتە دەرەوە کە کاتێکە سچی هەیە و ئەهێنرێ بۆی کە لە خستەخانەیەکی حکومیە مناڵەکەی لە دایک بێ نەیشوو پێێنێ بە قەسابخانە ئەمە یەک دووهەم بەلایانی پەیوەندیدارەڵێم بە وەزارەتی سەحاڵێم بە حکوومەت یاریێمی کوردستانەڵێم تکایە ینی ئەم سێکتەرانە ئەم دیاردانی ئێمە باسیەکەین دیاردەی گرنگە دیاردەی زۆر سروشتی کۆمەلگایە وەکو دکتۆر باسی کرد ئەگەر قرار بێ مۆڵێکی بازرگانی گەورە بکرێت لە ماوەی 2 ساڵە ئاواقی مۆڵەکە تاو بۆ هەر فریای چاو ناکەیەوە نەسەری تاوا بێ بەڵام دۆخی نەخۆشخانەی مناڵبوون لە شارەکانی سلەیمانی و هەولێر هەڵبەتە لە شاری سلەیمانی بۆیە بەرنامەکەمان تۆمار نەکرد لە بەرەوەی کە بەردەمی نەخۆشخانەکە هەڵی نەئەگەر دوو ئەو ئۆتۆمبیلانی کە تیمی بەرنامەکە لە ڕووی تەکنیکیەوە ئەبێ وجودیانە بێ ئەسڵەن جادەکەی هەڵی نەئەگرکە و ئۆتۆمبیلانە بۆستن ئەو باسی حوشە و ئەوەی مەکە یعنی بەلایانی پەیوەندیدار و بە حکوومەتەڵێم تکایە بیر لەو شوێنە بکەنەوە کە ئایندەی هەمومانیتیایە ئایندەی ئەو نەوەیتیایە کە لە دایکە بێت ئایندەی دایکی ئەو نەوەیتیایە کە لە دایکە بێت هیوادارم شتێکمان کرد بێ و هیوادارم ئەم دیاردێش هەم لە ڕووی حکومیەوە و هەم لە ڕووی تاک بە تاکەوە و هەم لە ڕووی کارمەندانی تەندروستی وەکو هەنگاوی یەکەم بەرەو چارەسەر بڕوا و بتوانین گۆمەکەمان بە دیوێکی جابیاش لەخان بێ سوپاس دکتۆرە